بەڕێگاوەیە تاوەکو دوای 45 ڕۆژ بە کەس و کارەکەی شاد بێتەوە. ئەمە دیمەنی ڕەوەندە کە لە سەرەتای مانگیدەی ئەم ساڵەوە لە تورکیاوە دیپۆرتی سووریا کرابەوە تاوەکو دوجار بە هەوڵی نووسنگەی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت و دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوارە و پەنابەران تواندرا بە کەس و کارەکەی شاد بکەنەوە. من زۆر گوت عێراقیمە و بەغەڵەت منیان دیپۆرت کردەوە کتویانە تۆ بە سووری دەچی و یعنی ئەو مۆزوعانە باس کرد بەڵام فایدەی نەبوو زۆر عەزێتی منیاندا و زۆر جاردا ئەنگوت تۆ دەکوژین و تۆ سەر دەبڕین و ڤیدۆ سەربڕینی تۆ بۆ داقت دەنێرین و من 4 ڕۆژ لەو سزنەدا بووم و سزنەیەگەر ئەشکەنجیان دەدام داعشەکان 4 ڕۆژ لەو سزنەدا بووم یعنی معدل عەزێتیان دەدام و ئەشکەنجیان دەدام و سوکایەتیان پێداکردم و پاشوی منیان ئازاد کرد چوومە شاری ئیدلیب کوتیان بڕۆ ناو سووریای و وردە وردە دێمەردن یعنی وردە وردە دەمری وردە وردە نزیک مردن دەبێ عینی جاتە نابل ناو ئەو داعشانە و ئەو تیرۆریستانە بە کوردیەکەی ئەو قسەی بە من گوتی بچوو هەچەندە دەزانین نەجاتیش ناوێ بەخۆش دەزانین دەرناچی لە سووریا منیان ئازاد کرد بۆ سووریا و من چوومە شاری ئیدلیب و پەیوەندیم بە کاک ئاری جەلالەوە کرد و سەرۆک ڕێکخراوی دەستگای لووتکە و دەستخۆشی لە کاک قوبات تاڵەبانی دەکەم نووسنگەی کاک قوبات دەستخۆشیان لێ دەکەم و نوێنەری دەستگای لووتکە دەڵێت هەوڵی زۆریاندا تاوەکو توانیان ڕەوەند لە سووریا و بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان. ماوەی 45 نزیکی 45 ڕۆژە بێ ئەم کوڕە لە خاکی سووریایە هەڵبەت لە تورکیا و دیپۆرتی سووریا کراوەتەوە. بەرحاڵ کاتێکە ئێمە ئاگادار کردەوە ئێمەش بەڕاستی ئیشەکە تۆزە گەورەیە بەسپاسەوە لەگەڵ نووسنگی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاک قوبات تاڵەبانی کەوتینە سەرخەت بە هەمانگی ئەوان دقە بە دقە هەنگاو بە هەنگاو داتوانیان لە ڕۆژە ئاوای سووریا بیگوازنەوە بەرەو ڕۆژهەڵاتی سووریا لە مەرزی نێودەوڵەتی فیشخابوو لە تەسلیمیان کردینەوە وەرمانگرتەوە و وەکو جەنابیشتان لێرە بوون بینیتان تەسلیمی کەس و کاریمان کردەوە و سوپاس بەخوا کە سەلامەتە چکە چەند جارێک لە مەرە گەڕاوەتەوە. ڕەوەند دڵخۆش بوو کە توانی جارێکی تر بە کەس و کارەکەی شاد بێتەوە دوای بینینی ئەو هەموو نەهامەتیە کە لە بەردەستی گروپە چەکدارەکانی سووریا بەسەری هات بوو وای لێ کردووە جارێکی تر ڕێگای کۆچکردن نەگرێتەوە بەر. توانە عومەر کورسات نیوز ناحیەی حاجیاوە